بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. ڕۆژی پێنجشەممە ڕێکۆتی 15 ڕۆژبەری 1395 هەداوی خاڵکی گەورەدێ شاینی سەر بە شاری کامیاران نەڕەزایەتێکی هێمنانەیان بەڕێوەبرد. خەڵکی شاینی لەسەر ئەو باوەڕن کە لەم ناوچەیە زۆر بە ئاسانی مادە هۆشبەرەکان بڵاو دەکرێنەوە و هەر بۆیە ئەم ناڕەزایەتیانە ڕێکخست. مەودای گەورەدێ شاینی تا شاری کامیاران 24 کیلومترە. مەودای ئەم گەورەدەیە تا شاری سنا 80 کیلومترە. بە پێی ئامارە ڕەسمیەکان حەشیمەتی گەورەدێ شاینی 2200 نەفەرە و 630 خانوبەرەیە. ڕێژەی کەسانی خوێندەواری شاینی 1790 کەسە و کەسانی کەم خوێندەوار 105 کەس و ڕێژەی کەسانی نەخوێندەواری 305 کەسە کە زۆربەیان کەسانێکی بە ساڵا چوون. گەورەدێ شاینی دوو قوتابخانەی سەرەتایی و ناوەندیان هەیە کە ئەم دوو قوتابخانەیشە کێشە و گرفتی زۆریان هەیە. خوێندکاران بۆ درێژەدان بە خوێندن دەبێت بچنە گوندی گەشکی یا بڕۆنە شاری کامیاران. دوشواری هاتوچوو فەقیری و هەژاری وا دەکات زۆرێک لە خوێندکاران نەتوانن درێژە بە خوێندن بدەن. لاوانی گەورەدێ شاینی بە بۆنەی نەبوونی هەوڵی وەرزشی، کتێبخانەی گشتی، نەبوونی شوێنێک بۆ گەشت و گوزار و حەوانەوە وەکو پارک و دارستان و هەتت، هەروەها بە بۆنەی ئەوە کە زۆر بە ئاسانی مادە هۆشبەرەکان بڵاو دەکرێنەوە ڕوو دەکەن بەکارهێنانی ئەم مادانە. ئەمانە تایبەتمەندیەکانی گەورەدێ شاینی بوون. ئێستا بۆ شیکردنەوەی زیاتری ئەم هەواڵە لە ئستێدیۆ بەڕێز بیژەن قوباتی کادری پێشکەوتووی کۆمەڵمان لەگەڵە. بەخێربێن کاک بیژەن. سڵاو بژین، سپاس بۆ خۆتان و بینەرانی بەڕێز. کاک بیژەن ئەکرێت هەندێک زانیاری زیاترمان بدەنێ لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ناڕەزایەتیەکان وە لە چه ڕۆژێکدا بەڕێوەچوو؟ بەر لە نیوەڕۆی ڕۆژی پێنجشەمەی ڕابردووە خۆتان باستان کرد. خەڵکەکە بە شێوەیەکی هێمنانە کەوتونەتە ڕێ لە مەودای 3 کیلومتری ئاوایی چوونەتە و تا 3 کیلومتری ئاوایی شوێنێکە خۆیان پێڵێن دارتووەکان لە دارتووەکانەوە گەڕێنەوە بۆ ناوای زۆر هێمنانە نەڕێخەرێکی بووە نە کەسێ سازمانی داوە خەڵکەکە خۆجۆش کەوتونەتە ڕێ و حرەکەتیان کردووە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ماوەی چەند ساڵە لەو ئاواییە مادە سەرکەرەکان بە لێشاوی بەڵاوە بێتەوە لە نێو لاوان و گەنجانی ئاوایی شاینی. بەڵێ. ئایا ئەم بارودۆخە تەنها گەورەدێ شاینی دەگرێتەوە؟ بۆ دابشکردن و بڵاوکردنەوەی مادە سەرکەرەکانەوە بە پانتایی ئێرانەوە کارە ئەکەن بەگشتی، بەڵام بە شێوەی تایبەتی تر لە کوردستان ئەو سیاسەتە وەکو سیاسەتێکی پلانداڕێژرا و کاری بووەکان هەرەوەی کە پێشتر زمانێک محەممەد ڕەزا ڕەحیمی پارێزگاری سنە بوو خۆی لە راپۆرتێکی سەرجەم پارێزگاکانی ئێرانە باسە واکاڵێ راپۆرتمان بە بزین ئەم ماوەی چی کردوە لە کوردستان ئەڵێ راپۆرتی چی بە من چەکم لە دەستیان وەرگرتەوە زەڕوارەقم داوەتە دەستیان زەڕوارەقیش خۆتە زانی ئەمرازی بەکارهێنانی مادەی هۆشبەر و ئەوانەیە. ئەم سیاسەتە لە کوردستان بە پانتایی کوردستان هەر لە لوڕستان و ئیلامەوە بگرێت تا ورمێ سیاسەتێکی گەڵاڵەکراوی چەند ساڵی کۆماری ئیسلامیە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە کوردستان کۆمەلگایەکی زیندویە کۆمەلگایەکی تەحەزوبی یافتەیە خەڵکێکی وشیاری هەیە کۆماری ئیسلامی بۆ خونساکردن و بۆ هەرزبردننی ئەو هێزە پەناباتە مادە سەرکەرەکان بە تایبەت ئاوایی وەکو ئاوایی شایانی بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە حەشیمەتێکی زۆری لێیە ئەو ئامارانی کە باسەکەی ئاماری ڕستنیە ئاماری واقعی زۆر بەربراوتر لەوەیە. من لەسەر بەردێک لە خوارەوەی ئاواییەکە و نووسرا بوو زوو بەر لە ڕاپەڕینی 57 ئاماری ساڵی چلونێداوە 4700 کەس ساڵی چلونەوە ئامارە لێدراوەی تر تا ئیستا چاڵۆڕێکی بەسەرا هاتووە و چەندی خەڵک پەریان چەندەوە ئیستا زۆربەی خەڵکەکەیژی لە دەرەوەی کوردستان لە شارەکانی تری ئێران تەنانەت لە وڵاتانی دەرەوە خەریکی کار و کاسبیەوەوانن. ئەوەیە ئەو خەڵکی ئاوایی شاینی مێژووییانەیە لەو چەشنە ڕاپەڕینە ساڵی 32 شەرە و حرەکەتە کراوە حرەکەتێکی ئاعترازی بەرامبەر بە خان و دەربەکان کراوە تانزی کرماشان چوون بەڕێ پێوان لە نزیک کرماشان سەرکوت کراون تەقییان لێ کراوە تەلەفاتیان داوانە. بەڵام ئەو شێوە خەباتە شێوە خەباتی مەدەنیانەی کە ئەمڕۆ لە کوردستانە باوە و چەند ساڵێکە پێڕەوەکرێ بە پانتایی کوردستانێەوە بینن کوردستان پێشەنگ و پێشتازە لە
داڕشتن و لە داهێنانی شێوەخەباتی ئیمڕۆیی و مۆدێرن بەبێ پەنابردن بۆ خشونەت و تونند و تیژی ئەوانە ئەبینی لە کوردستان هەرە و خەڵکە ڕاوچیە کە شاید لە لای زۆربەی لە ئێرانیەکان و خەڵکی دواکەوتوو بن ئەبینی پێشاهنگن لە شکاندنی چەکی ڕاو لە تاپڕەکان و لە ساچمەزانەکانیان ئەبینی هەرەوە خەڵکە قەفەسەکانی قەفەسی کە ئەوانە ئەسووتێن پەلەوەرەکان کە قەفەس کراون و زیندانی کراون ئازادیان نەکەن ئەبینی لە مەریوان ئەو حرەکەتەیە لەم چەند ڕۆژە بینین ئەم شێوە خەباتە بە پانتایی کوردستان و لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە هەر تاهاتوو بەراوتر بووە ڕێکخراوی ژینگە پارێزە ڕێکخراوی لاوانە ڕێکخراوی تایبە نەخۆشی خاسەکانە زۆر ڕێکخرا و NGO تەشەکولی غێرە حکومی و ئەوانە هەن کە پەریان سەنۆ لە کوردستانە ڕیشیان کوتاوە و ئەمە نیشانەی وشیاری خەڵکی کوردستانە بەعام خۆ تەبیعی خەڵکی ئاوایی شایەنیش بەدەر لە خەڵکی کوردستان نین. بەڵێ کاکبیژەن هۆکاری ئەوەی کە ئەم مادە هۆشبەرانە بە ئاسانی بڵاو دەکرێتەوە چییە؟ پێشتر باسمان کرد ئەمە سیاسەتی کۆماری ئیسلامی خۆیە بۆ شێوازە پەرەی پێداوە مەبەستی بە لاڕێدابردنی ئەو پۆتانسیل و ئەنەرژیای کە لێو خەڵکەکە هەیە ئەبینین لەلایەکەوە هێزە سیاسیەکان حوزوریان هەیە بە پێ سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی ئەو بۆ خوێنی بڕیارێکیدا بۆ کۆنتترۆلی حەشیمەت وتیەوە دخالەت دەکاری خوایە ئەمان پێویستیان بە هێزی ئینسانی بۆ شەڕ کە یانەویست هەموو جیهان داگیرکەن و بە قوڵی خۆیان انقلابی ئیسلامی سادر بکەن بۆ وڵاتانی تر پێویستیان بە هێزی ئینسانی بۆ ئەوە بوو بەرگیری و پێشگیری لە زادووەلەد و لە لە دایکبوونی مناڵ قەدەغە کرا مەمنوع کراوە بوو لە ماوەیەکی کورتە حەشیمەتی ئێران بووە دوو بەرابەر ئەو حەشیمەتە دوو بەرابەرە کاریەوێ ژیانی ئەوێ ماڵی ئەوێ خانووی ئەوێ جلوبەرگی ئەوێ خۆراکی ئەوێ کۆماری ئیسلامیش بەپێ ئەو سیاسەتە غەڵەت و ئەو نامودیریەتیەی کە هەیەی ناتوانێت ئەو شتانە دابینکە ناچارە جۆری ئەو پۆتانسیلە بەلاڕێدا بە هەرزی با خونسایی بکاتەوە بەوە بەرۆکی خۆی نەگرێتەوە ئەوە یەکی لەو ئەمرازانەی کە ئەتوانێت تەلەفاتی ئینسانی لێ بگرێ ئەو ئینسانە خونسا بکاتەوە داخواز و مطالبەیەکی نەبێ پەنابردن بۆ مادە سەرکەرەکانە و توانیوێ ئیمڕۆ ئەو حربێکی کاریگەر لێ استفادە بکە ئەوە چاوی لەکەن هەر لە زیندانەکانە لە زیندانەکان کۆماری ئیسلامی ئاماری زیندانیەکان ئەوانەی کە لە پەیوەندی لەگەڵ قاچاقی مادە سەرکەرەکان و مادە سەرکەرەکان و بەکاربهێنانی هەیانە چەند دەرسە لە حەشیمەتی ئێرانەگرێتەوە ئەمە سیاسەتی کولیە کۆماری ئیسلامی و سیاسەتە پێڕۆکە بۆ مەبەستەی کە باسمان کرد. بەڵێ پێتان وایە ئەم ناڕزایەتیانە بەردەوام بن؟ بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی بەژاوگرتنەوەی کە کۆمەڵگای کوردستان کۆمەلگایەکی زیندووە کۆمەلگایەکە کە حیزبەکان حوزوریان بووە خەڵکەکە لەگەڵ ئەو بابەتە ئاشنان ئیستەی شەر خەڵکەکە هێشتا خەریکی ساپۆرتنی حیزب و لایەنە سیاسیەکان ئێمە ڕۆژانەوین بۆ فێرگەکان بۆم لەولا خەڵکیان پەیوەندیان هەیە خەریکی کاری ڕێخستن و نهێنیوانە کوردستان کۆمەلگایەکی زیندووە کاتێک کۆمەلگایەکی زیندوو بوو بۆ بیانۆی کە گەڕێ بۆ دەربڕینی ناڕزایەتی شاید ئیمڕۆ بڕێ لایەنەکان باس لەوە بکەن ئەیانەوێ کۆمەڵی دروشمی قەبەی سیاسی بخەن ناو دەسوباڵی خەڵک نا خەڵکەکە پێشوازی لەوە ناکەن ئیمڕۆ ئێمە ئەبێت تەمەرکوزکەین لەسەر ئەوەی کە پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک چییە خەڵک چیان ئەوێ لە چه بوارێک ئایسا ئەبینی لە بواری ئابووری و لە بواری کۆمەڵایەتیە کێشەی زۆر تووشی خەڵک بووە تۆ بتوانی خەڵکەکە لەو بوارانە بتوانی ڕێکیان بخەیەوان خۆیان ئامادەن ئەو شتە ئەبینن بەعینە لەگەڵی دەست و پەنجەر نەرمەکەن وتم شاید لەوانەیە بوو ماوەی نەختێک ئەو مەوجە سینوسیە کەم بێت کورت بێت نەختێ نەوی بێتەوە بەڵام ئەمە لە هەر ئەگەرێکە سەر بەرزەکاتەوە ئەمە وتم بە درێژایی ئەم چەند ساڵە بینیمانە زمانی کە خەباتی چەکداری و لە کوردستانی ڕۆژهەڵات ئەوە بوو ئەمان بینی دوای خەباتی چەکداری خەڵکەکە پەنایان بردە شێوازی تر مبارزە ئەوەی ئێمە دەهەی هەشتادمان هەیە نازانم دەهەی نەوەدمان هەیە ئەوەیسە ئەو قەزیەی جادە و ڕێگەوبان و ناڕزایەتی خەڵک مەسەلەی ژینگە پارێزی قەزیەی کۆڵبەران ئەوە قەزیەی مادە سەرکەرەکان وەلە زۆر بواری ترا ئەو خەڵکە ئاگا و وشیارن وتم ئەمە جمهوری ئیسلامی ناتوانێت سەرکوتیکە چۆن بیانۆی بۆ سەرکوتی نییە ئەو خەڵکە کۆمەڵی خەڵکن کۆمەڵێک داواکاری و متالبەی ڕۆژانەیان هەیە کە پەیوەندی بە ژیانی خۆیان و بژیوی ژیانی ڕۆژانەیانەوە هەیە کۆماری ئیسلامی ناتوانێت بنێتە ئەبێ ئەو خەڵکە لەو بارا خۆیان ڕێ بخەن بۆ پەرپێدانی ئەو شێوە مبارزەوە تایسەیش باش بوو بە دڵنیاییەوە پەراسێنێت و بەربەڵاوترێ بێت.
زۆر سپاس بۆ کاکڤیژن قوبادی کادری پێشکەوتووی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز ماڵەوە.